لأن قرى بردوا وثمان لبنماكانی پەروەردەی ئیسلامی ئەوە بوو کە بایەخ بە تاکەدا بۆی چەند شتێکی تیا بەدی بێنێ. پێش هەموو شتێک گەشە و نەشونمای خۆی بە ئاسوودەیی بکە لە بارودۆخ و کەشێکی پارسەنگا بتوانێت تێبگا. لەو کاتەی کۆرپەیە مناڵە ساوایە گەورەترە بێ بە هەرزەکارێک مافی لەسەر خێزانێتی لە ناو خێزانێکی هێمن و ئاسوودەیە گەورە ببێ بۆ ئەوی ڕووی دەرونیشە پارسەنگ دەرچێ هەرچەندە هەروەکو کە لە لایەنی جەستەیی و کۆمەڵایەتیەوە پێویستە پارسەنگ دەرچێ. قسەی دوو هەمووتم ڕێی بۆ خۆش کرێ هەلی بۆ بڕەخسێ بۆ ئەوی سەلماندنی بوونی خۆی بکا بە نقطەیەک لە نقطەکانی ژیانی خۆی بیسەلمێنێت کە هەبوونی وجودی هەیە، بیسەلمێنێت کە هەبوونی کاریگەری هەیە، بیسەلمێنێت کە هەبوونی خەڵکێک بەپەرۆشۆن حەز بە هەبوونەکەی بکەن، هەست بە هەبوونەکەی بکەن. ئەنجا ئەم توخمە چاکە، ئەم ئینسانە صالح و مصلحە پێویستەوا بێ بتوانێت گۆڕانکاری لە کۆمەڵگەکەیان دروستکە، بگونجێ بسازێ، بەڵام نەک لەسەر حسابی بیرروباوەڕ و پرەنسیپەکانی گۆڕانکاریەکەی خۆی. وەکو مسلمانێکی ملتەزیم لە کوردەواریەوە هاتووی بۆ ئەم کۆمەڵگەی کافرانەی ڕۆژ ئاوە. مهمە تۆ گەشە و نەشونمای خۆت کردووە، مهمە سەلماندنی بوونی خۆت هەدەفێکت بێت، مهمە بتوانی خۆت بسەلمێنی، مهمە گۆڕانکاری لە خۆتا دروست بکەیت، بەڵام مهمە نەگۆڕێی سەوابیتەکانی خۆت واز لێنێنی بۆ سەوابیتی کامرایەکی تری ڕۆژ ئاوایی. تۆ مهمە بگونجێی لەگەڵ کۆمەڵگەی ڕۆژ ئاوایی، بەڵام مهمەیە گونجان و گۆڕینەکەت لەسەر حسابی بیر و باوەڕ و عەقیدە و مەنهەجەکەی خۆت نەبوو بێت. خاڵێکی ترەوەی کە ئێمە چۆن ئەم تاکە ڕەسەنە بکەین بە هاوڵاتی چاک، واتە ئەم تاکە ڕەسەنە وای لێ بکەین وەڵام دانەوەی هەبێ لەگەڵ پەیوەندیەکانی خەڵکی ترە. یەک تەونێک کۆمەڵێک ڕایەڵ هەیە هی پەیوەندی کۆمەڵایەتی لە نێوان خەڵکیە. تۆ چۆن بتوانی ئەم تاکەی لە بەردەستا پەروەردەیە بێ بیخەیتە ناو ئەو تەون و ڕایەڵە پەیوەندی کۆمەڵایەتیەوە بتوانی پارسەنگ لەوێشا پەروەردەیکەی وزەی خۆی بخاتە گەڕ بۆ خزمەتیە. باسمان لەوە کرد عەقیدە و پەرستنەکان و شەرع چەند کاریگەریان لەسەر ئەوە هەیە کە ئەم ئینسانە زیاتر دائەڕێژن. ئەو کەسێک کە عەقیدەی ئیسلامی وەرنەگرتووە ئەوی خوا ناپەرستێ، ئەوی بە سنووری شەرع و پابەند نییە، گەڕەلاوژەیەک لە گەڕەلاوژەیەکە ئاژی، سنووری میزاجیەتی، سنووری هەوا هەوەسەکانیەتی، کەی حەزی لێ بوو ئەخوا ئەڕوا قسەکە جنێوەدا سەفەرەکە بەمە کێشێ بەوە کێشێ، کەی دەسەڵاتی بوو کەی نەترسە، هیچ سنوورێک بە خۆی دانانە لە هیچ شتێک. بەڵام کابرای مسلمان سنووری لە هەموو شتێکە هەیە، سنوورێک لە ناخیا هەیە کە تەقوایە، سنوورێک لە دەرەوە هەیە کە شەرعە، چاودێرێکیشی بەسەرەوە کە کۆمەڵگەکەیەتی. کۆمەڵگە مسلمانەکە لە ناو مزگەوتە قبوڵ ناکەرم کاتێک کە خەتیب لەسەر مینبەرە ئەم کەلیمەیە قسەک، چونکە ئەمە بەشێک لەو عیبادەتەی کە پێوترێ نوێژی جومعە و خوتبەی جومعە سلووکێک لەما پەروەردەکە پێویستە وەکو سلووکی ئەو کۆمەڵگەیە مستەزیم بێ. وەختێک ئەو قسەکە هەموو ئەوانی تر ئەیدەنە بەر تیری توانجی خۆیان یا تەماشاکردنی خۆیان، هەر نیگاکانی ئەوان نەسیحەتێکا کە تۆ غەڵەتی پێویستە ڕاستی بکەیت.